سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست. ئەمە دەستی منە. چەند هێڵێکی تایە ئەم دەستە. ئاخۆ ئەم هێڵانە ئاماژەن بۆ چارەنووسی ئێمە هەندێک لە مرۆڤەکان لە بێهیواییدا پەنا بەرنەبەر ئەوەی کە کەسێک دەستیان بۆ بگرێتەوە یاخود ئەوە تا قاوەیەکیان بۆ بگرێتەوە. قاوەگرەوەکە ئەوەی کە قاوە بۆ گرێتەوەڵێ ئەمە تۆیت ئەم نقطەیە. ئەڵێن چارەنووسی تۆ لە دەست و یاخود لە قاوەیەکە دەرەکەوێت. ئەمەشیان ئەو کەسەیە بۆ نموناگە کچێک چوو بێت قاوەی گرت بێتەوە، ئەمەشیان ئەو کەسەیە کە تۆی خۆشەوێت لێرا سواری بەلەمێک بۆ مەڕەسمی بەلەمەکەیە کاتە بەم بەلەمە سەفەرەکات و تۆ بەرجێڵێت. ئاخۆ ئێمە تا چەندێک باوەڕمان بەوە هەیە کە لە ناو قاوەیەکە ئەو وێنانی کە دەرەکەون ناو قاوەکەدا ئەمە ژیانی ئێمەیە. ئاخۆ لە بێهیواییمانایە یاخود ئەوە تا لە ڕەنگە لەو بۆچنەوە هاتبێت کە ئێمە بێهیواین و ڕەنگە تەنها ئەگەر دارێک چڵێ دارمان بێتەوە لە ناو بەحرێکە کە دەستمان پێوە گربێت و بۆی خەرقی ئەم ئاوە نەبین. پێویستی بەد ئەهاڵێ لە بەحرێکە و پێویستی بە دارێکە خۆی پیاڵاسێ ئەویش دارەکەی. پێش ئەم شتێ من لێرە پەیامێکم هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانە. طبعا من ڕێز لە هەموو پیشەیەکە گرم ئەوانەی کە پیشیان لە بخوێندنەوەیە یاخود پیان وترێ عەراف لێزان پێشبینی کرد وانە ژیانی خۆیان چاکن بەر لە ئێمە ژیانی خۆیان چاکن. ئاخۆ قاوەگرتنەوە و دەستگرتنەوە جۆرێکە لە بازرگانیکردن و خۆدەڵەمەندکردن. ئێمە لێرە ڕای هاوڵاتە نەپرسین سەبارەت بەم بابەتە ئێوەش لەگەڵمان نابن ئەتوانن لە ڕێگەی بینینی بەرنامەکەشەوە لە ماڵەوە کە دانیشتون بیرێک لە مەسەلەکە بکەنەوە. هەموو کەسێک ئەتوانێت لە ژیانیا گۆڵێک بە خۆی دانێ بڵێ ئەمەوێ ئەمە بکەم لە ژیانمە و بۆی بڕا بەرە و ڕووی ئەو هەدەفە بڕا پێیەگەیت ئەتوانی هەوڵی بۆ بێ هەموو شتێ بە هەوڵانە لە ژیانە. من بۆ خۆم بڕوام بەم شتانە نییە. ئەویش ئەگەڕێتەوە تەبعاً بۆ پاشخانێکی معرفی با بڵێن لە ڕووی هزرەوە. بەڵام هەمیشە پیاوکە ئەبینێت لە ناو کۆمەڵگەیەکە ئەژی بە تایبەتی کۆمەڵگە سونێتەکانی ئێمە ئەم کۆمەڵگە ڕۆژەڵاتیانە هەمیشە بیر لەوە ئەکەنەوە چ شتێک ببێتە ئەوەی کە ژیانی داهاتوو ببینن وەکو نادیارێک لە ئێستاە یعنی کەسێ بێ لێزان بێ کەسێ بێ پێشبینی بکات. هەنێ جار ئەمە ڕەنگە لە مەسلەی خەونە تایبەتەکانی ئینسانە ئەم شتە ڕووی یابێت. وەکو قاوەگرنەوە باوەڕم پێی نییە لە سایاسە، بەڵام ساڵە هەشتاکان دایکم کە چووە شتێکی کە کردووە بەسەری هاتووە ڕاست بوو. ئێستا وەکو بڵێن گوتێتی خۆتەبی بە گەورەی ماڵ ئەنێ شتێتی من گەورەی ماڵ نیم، بەڵام لە حاڵاتێکا مێردی هەبوو تێتی گەوری مێردەکە لە بەڵێ دوایەوە تقریبان ساڵێ دوایەوە باوکم عەمری خۆی کرد. قەت هەوڵی یاوە کەسێک دەستێ بۆ بگرێتەوە و دەستە بۆ بخوێنێتەوە یاخود قاوە بۆ بگرێتەوە و قاوەکە بخوێنێتەوە بڵێ ئەوە تویت بەڵێ بەتەکین کردوتەوە قازۆر زۆرە چۆن ینی تریەکێکی هەڵە بەسەرێکی دەست بکەم و بەسرەوە هەر بۆ شتێکی هەر بۆ باوەڕ بۆ هەیە مەسەن کە چارەنووسی تۆ ناو دەستایە وەڵی تاسەکە بۆیان کردنا زۆر جوان سەی دەستەیەکە ینی هەستەکەی ترسی لێ هەیە چی؟ وەڵی هەیە کە ئەڵەن سێرەکە عنی شتێکە پێڵێ حەقیقەتەوە نزیکە بەس ناوڕفقا کرانە هیچ بۆڕان پێ چین ئەوانەی کە لە ناو دەستایە مەسەن ئەو هێڵانە چییە؟ وڵی خەتەوە خوا درستی کردووە کە درستی کردی و خەتانی دیە خەتانە مەسەن زۆر جا بۆ نمونەڵەن ئەمە خەتی ژیانە باشە ئێستا ئەم خەتی تۆ لێرە کورد بۆتەوە کاتە ژیانی تۆ تەمەنی تۆ کوردە؟ ناوەڵە کەس ناتوانێت داهاتوی خۆی لە قاوەگرتنەوەیان لە ئیشارەتی دەستەوە دیاری بکە. ئەم خەتیان نیشانی ئەوەیە کە تەمەنە درێژە بێ ئەمە نازامی زەواجۆمەیان هی مناڵوشتی وایە ئەوە ئێستا بە تەمەن بە تەزمیل لایەن بەوەی گۆڕن ئەوە لایەن بۆی بەختیان باش یاخود قاوەگرەکان یان ئەوانەی کە دەست ئەخوێنەوە لەپە خوێندنەوە بۆچی نەیان توانی کۆمەڵگە بەرە ئەو ئاقارە بەرن کە هەمووی لە ناو ژیانی ئومێدەکان هەبێت. بۆچی هەمیشە تەجیلەکرێ بۆ داهاتوویکی نادیار و باڵێن بەردەوامیشی تر. لەم ڕۆیە من ئەڵێم بڕوان پێی نییە چونکە هێشتاکە ئەم کەسێتیانە هێندەی پابندن بە و ئەوەی کە پێڵێن خەیاڵ پڵاوی پابند نین بە ژیانی واقعی خۆیانەوە ینی کوڕی واقعی خۆیان نین تاوەکو وزەکانی خۆیان دەستنیشانکەن. هاوڕم پێێنێ شتانە خراپاتە. خمیلەتەکەمان زۆری ماوە هێشتا بگاتە ئەو ڕۆژ ئاستی ڕۆشنبیری بگاتە ئەو شتانە کات دەرەجەیە کە ئەمانە هەمووی خراپاتە و قاوەگرتنەمانمی دەستبڕینەوە پارە بایکردن بەنەوەیەکە لە بازرگانی هەموو شتێ بە هەوڵانە لە ژیانە
یعنی چۆن هەموو مستقبل و ژیانی خۆم محەممەد دەزم چۆن شتی وابێ ئەو کەسێکە فاڵەگرێتەوە یان مەسلەی کێکاڵی وەرە قاو بۆ گەرمە پێ دەڵێم سبێنێ وا لێوە ئەو شتانە هەمووی تجارەتە بەڵام تۆ لە ژیان تا ئینسانێکی خۆش ینی ڕۆشن بیر بە یعنی تۆ شتێک هەیە مەسلەت تێ بڵێ وەڵام نەمێ شەهادەیەک بێنم هەوڵی بۆ بە بخوێنە ئەگەیت ئەو نەتیجێ مەسلە توی زەواج بکەی ئینسانی ڕێکوپێک بدۆزەوە هەموو شتێ بە هەوڵان نەگەیتە نەتیجە آخرە شتێککە هەیە ئەو نەیزانیوە دایکم چێە دایکم ناناسێ بەڵام لە حاڵەتێکی وتێتی لە ماوەی زۆر نزیکە کە ماوەی نزیکی بۆ دانا کە زۆر زۆر نزیک ساڵەوەکە وێنی باوکتی تا بۆ کامرێ نام خۆ من نمبینیوە بیری باسی وەکوی کە بۆی جێڕاوتماتەوە ئەو حاڵەتە ڕوویاوە لە قاوەکەات وتی بەڵێ چارەنووس ئینسان لە دەست خوایە یاخود لەوە تا لە ناو قاو دەستایە بۆ نمونە ئێستا بۆ دەستی تۆ ئەگەر ئێمە یەکێ لە شتەکانی تر کە دەست خوێندنەوە و یاخود خوێندنەوەی چارەنووسە لە دەزا ئەڵەن ئەم هێڵە هێڵی تەمەنە ئەگەم هێڵە چەند درێژ بێت ئەوە تۆ تەمەنە ئەوەنە درێژە بێت زۆر جار هەیە تا ئەم پەنجەی هاتووی هێڵە کۆکەچی تەمەنیشی زۆر درێژ نیە ئێوە وڵات چارەنووس لە دەستی خوا ینی بڵێن قەدەرەکان هەموو گەڕێتەوە لای خوا بەڵام ئەوەش وەکو بڵێ نازانم بڵێن باوەڕم پێی هەیە ئابووی ئەڵم باوەڕم پێی نییە لە سایاسا بەڵام ئەو حاڵەتەش ڕووی ئەو حاڵەتەشم بینیوە نا من باوەڕم بۆ شتە نییە لە بەرەوەی مرۆڤ خۆی چارەنووسی خۆی دیاری ئەکات ئەگەر تۆ مەستی ئەوە بێ بچیتە لای ئەوەیەک دەستێکت بۆ بگنەوە قاوەیەک سەیرە بۆ بکەن ئەمە چارەنووسی تۆیە ئەو زۆر زۆر غەڵەتە چونکە هەموو مرۆڤێک خۆی ئەتوانن چارەنووسی خۆی بەدەستی خۆی دیاری بکە بەتەکیید ئەمە خورافاتە ئەمە شتێکە لە مێشکی خۆیان دروستیە کاتەنها بە ئەوی دڵی پێت خۆش بێ ئەگینا خۆی مرۆڤ لەناو خۆیان ئەزانێ ئەو شتە هیچ جوانێ تۆ بۆ هاوسەرگیری یان بۆ خۆشەویستی پەنابەریتە بەر ئەوەی کە کەسێک کە مرۆڤە هەر تواناکانی لە ئاسی تۆە هیچ زیاتر نییە ئەو دابنیشێ ڕەنیشاندەری تۆ بێ ئەمەوە ئەبێ ئەمەوە ئەبێ ژیانی تۆ ئابێ نانە ئەوە زۆر زۆر غەڵەتە باشە لە هەموو کاتێکە کە مرۆڤ پەنا ئەباتە بەر ئەو جۆرە شتانە کە ئەگەر ئێمە بە میتافیزیک نایی بەرین بەڵام ئەمەمە شتێک نییە بۆ دۆزینەوەی ئەو نادیارانەی بڵێ ئێمە لە چۆ هاتوین گردون لە چۆ هاتوون نە مەسەلەکە زانستی نیە ئەوەندەی پەیوەستە بە ژیانی ڕۆتینی ڕۆژانەوە پەیوەست نییە بە هیچ شتێکی ترەوە قاوەگرتنەوە بۆ مەسلەی شوکردنە بۆ مەسلەی ژنێنانە بۆ ئەوەیە بزانن نەتیجەی لە ئیمتیحاناتە چۆن بۆ باش من ئەزانم وزە و ئەو توانستەی کە لە خۆمایە تا چ ڕادەیەک ئەتوانێت جێی خۆی بکاتەوە ناوەواقع ئینسان بۆ چێگاتەوە حاڵەتی کە زۆر جار پەناباتە بەرەوەی کە کەسێ دەستی بۆ بخێنێتەوە یاخود قاوێشی بۆ بگرێتەوە لەوانەیە کێشەیەکی زۆر قورسی هەبێ ینی قەناعەت بڕوابەوە ئەکات و ئەزانێ بۆ کێشەکەی تەواو نەجاتە بێ هەوڵ نییە مەسەن کەسێ دەستی بۆ بگرێتەوە نا هەر باوەڕم پێی نییە بۆ شتانە ئەتۆ نەفسەتی ئەو کەسە وایە کە پەنابەرێتە بەر ئەو شتانی شتێکە وای لێکە پەناباتە بۆ شتێکە باوەڕشی پێی نەبێت منی ژار وەکو ئەو بڕوان پێی نییە و ئەڵێ موانەی ئەشتنە لە شتانە من جارە دڵی خوانی پێخۆشەکان سوورەش زانن ڕاستنیە ئیگینا تۆ باوەڕ بۆی مەسەن ئەم هێڵانی دەستمان ئاماژەیە بۆ چارەنووسی ئێمە ئاماژەیە بۆ تەمەندرێژی ئاماژەیە بۆی کە کەی زەواجەکەین کەی مناڵمانە بێت کەی حەفلەکە خۆشە بێت بەڕای منەوە هەمووی بەدەستی خی گەورەیە هیچ ئەو شتانە ڕاستی نییە من خۆشمەوە شتم کردووە بەگاڵتە بە کەس نەکەم بەڵام ڕاستیش نییە بەڕای من ئەوە مجارات تەخەیولاتی مێشکی خۆتە ئەیکێ ئیگینا هیچ شتیوا ئەسڵی نییە هەموو شتێک خی گەورە دایناوە نازانم هیچی ئیمانم بۆ شتانە نییە کە ئێمە ناتوانین پێشبینی طبعا ئەمە ئەو هێڵانەیە کە لەسەر دەستی ئینسانەکانە ئاخۆ ئەم هێڵانە چارەنووسی ئێمن ژیانی ئێمن کە ئەم دوو بەڕێزە ئەم دەستیان ئاڕاگرتووە ئێوە باوەڕتان بۆ هەیە کە چارەنووسی ئێمە لەناو دەستانە بێت ناتەبان زۆر چاکە لە پاش ناوبڕێکەوە گەڕێنە وەلاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن زۆر ساز بۆ ئێوە دادەگەن